ئەم پرۆژەیە دیارە ڕێکخراوی یۆنسکۆ لە ڕێگەی پێشەتی ئەوروپاوە 5 ملیۆن یۆرۆی تەرخان کردووە بۆ پەرەپێدان و چۆنێتی باشتر بەڕێوەبردنی ئاوی ژێرزەوی. دیارە ئەم بڕەپارەی کە تەرخان کراوە بۆ عێراق بەگشتی تەرخان کراوە و هەرێمی کوردستانیش لە زمنی عێراق و سوودمەند دەبێت لە بڕێکپارە بۆ ئاوی ژێرزەوی و تاوان دیارە ئێمە سوودی دەبین بۆ GIS و بۆ دیاریکردنی شوێنی بیرەکان و بۆ تەسمیم و دیزاینی بیر و بۆ پێگەیاندن و ڕاهێنانی ستافی وەزارەت بۆ باشتر بەڕێوەبردنی ئاوی ژێرزەوی و باشتر سەپەرشتیکردنی و لە هەمان کاتە بۆ چاودێریکردنی ئاوی ژێرزەوی و کۆمەڵێک خول و دیارە بەرنامەتیریش ئەمەدەستەوەیە لە چوارچێوەی پەرەپێدان و بوژاندنەوەی و حتا یەکێک لە بەرنامەکانەوەیە کە چۆن ئێمە تەغزیە ئاوی ژێرزەوی بکەین کە دیارە ئاوی ژێرزەوی ئێستا ئەندازەیەکی زۆر لە هێندێک لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان کەمی کردووە ئاسی زۆر دابەزیوە و شوێن هەیە لەم هەولێرە نزیکەی 100 متر ئاوی ژێرزەوی دابەزیوە. ئێمە چۆن وا بکەین ئێمە دەستی پێوە بگرین و چیتر لێ نەگەڕێین ئاسی ئاوی ژێرزەوی زیاد دابەزێ